زۆر باشە. پرسیارێکی ترمان هەیە بەڵام پێش ئەوەی پرسیارەکە بکەین ئێستا ئێمە دەمەوێت باسی ئەو بابەتەتان بۆ بکەم. هەمومان دەگەڕێنەوە ماڵەوە کە لە قوتابخانە تەواو دەبین. هەمومان کانتۆڕیشمان هەیە بۆ ئەوەی کەلوپەلە و جلوبەرگەکانمانی تێ بکەین. سەیریکە هەندێک قوتابی هەیە ڕەنگە نەزانیان لە بیری سوبیان شتێکیان کەم تەرخەم بوو بێ. دەرگای کانتۆڕەکەی دەکاتەوە، جلوبەرگەکەی لەبەر دەکاتەوە، فڕێی دەداتە ناوی دەبێ وا بکەیت؟ یاڵە ئێستا من دەیکەم ئەگەر هەڵە بوو ئاوا بکەن ئەگەر ڕاست بوو ئاوا بکەن باشە یەک دوو سێ ئەوە هاتمەوە ماڵەوە جانتاکەم دانا ئەوە هاتم ئەوە کەم لەبەر کردەوە کانتۆڕەکەم کرد. یاڵە ئەم جارە جانتاکەم دانا کانتۆڕەکەم کردەوە بە جوانی دامنا. ڕاستە؟ ڕاستە؟ بەچەپڵەیەک لێدەین هەربژێ. باشە. چەند کەس کە دەڕواتە ماڵەوە کانتۆڕەکەی بە شێوازێکی ناشیرنە و جلوبەرگەکانی فڕێ دەدات و یەکێک ئاوای لێ هاتووە و تیشێرتێک ئاوای لێ هاتووە و پانتۆڵەکە ئاوایە کەس وا دەکات؟ باشە ئەگەر وا بکەین چێ ماندوو دەبێت لە ماڵەوە بۆمان چاک بکات؟ دایکمان. ئەی باشە چێ حەز دەکات دایکی ماندوو بێت؟ حەز دەکەی دایک ماندوو بێ؟ نەخێر نەخێر لە پرسیارەکە تێنەگەیشت. باشە کەواتە پێویستە نە ئێمە ماندوو بین دایکمان ماندوو بکەین، پێویستە خۆمان کانتۆڕەکەمان ڕێک بخەین. زۆر باشە.